الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما وإخلاصا وفهما وفتحا في أمور ديننا برحمتك يا أرحم الراحمين. سلام ورحمة خوشويستي ومهرباني خواهي پروردگار لم شو مباركة لم مانگ مباركة لسر دلو دروني همولاك ناو نشاني او بابتي كوائم لبرنامج من داده بي ان شاء الله لخدمتنا باسي كين باسي او دكين روجو فيري تمان دكات روجو فيري تمان دكات اما بابتي كي زوز وگرينگا كدتوانين ايما ان شاء الله لو چن درسي كوا لو چن شويك لخدمتنا داده بي لمانگ رمضان تواو فێری ئەوە دەبین کە ئەم ڕۆژووە کە ئێمە دەیگرین چەندەها پند و ئامۆژگاری و چەندەها سود و قازانجی هەیە بۆ ژیانمان. بەڵام ئەگەر خوانەکە هەر وەکو ساڵان ئێمە بە ڕۆژوو بین بەڵام ڕۆژوویەکی تەقلیدی بێت لەبانی تا ئێوارە خۆمان لە خواردن و خواردنەوە بگرینەوە، بەڵام لەو لاشەوە هیچ گۆڕانکاریەکمان بەسەر نێت، هیچ کاریگەریەک لەسەر ژیانمان دروست نەکات، لەسەر جەستەمان دروست نەکات، دیارە ئەوەیە کەمە ڕۆژوەکەمان ڕۆژوێکی شەرعی نییە. لەبەر ئەوە یەکەم ئاەتێک لە قورئان کە خوای پەروەردگار باسی ڕۆژووی کردووە لەگەڵ یا باسی پند و ئامۆژگاریەکەشی کردووە. سبحان الله. خوای پەروەردگار ڕوو لە ئیمانداران دەکات، دەفەرمێت یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. سنجبدا لعلكم تتقون. خواهي پروردگار فرمي اي اواني ايمانتان هناوا، اي اواني باورتان هناوا. خطاب لقل خطابي خوا لقل بياوان و آفرتان ايمان دار دا فرميت ايما روجوما لسر ايوه فرض كردوا كتيبة بمعنى فريضة دي واتخواي قرد فرمي إما روجو مع لسر إيوة فرض كردوا واجب كردوا هروكو چون لسر أمتكاني بيشتريش من روجو واجب كردبو نويجو روجو كمال عبادتي تر كما بيدل عبادتي تشريعي خواي برقال لسر قومكاني تريشي واجب كردوا والله مرزنية أو نويجو روجوي كي إما ديگرين ئەوان وەکو ئێمە عەدەد و ژمارە و شێوازی نوێژکردنەکان جیاواز بوو، بەڵام وەکو نوێژ و ڕۆژوو خوا لەسەر ئەوانیشی واجب کردووە. جا خوای پەروەردگار دەفەرمێ باشە ڕۆژوومان لەسەر واجب کردوون بۆچی؟ لەعەلەکم تەتەقون. تا خوای پەروەردگار فێرمان دەکات ئەفەرمێ تا فێری تەقوا و خواپەرستی بن، تا فێری لە حەرام دوورکەونەوە، لە قەدەغەکراوەکان دوورکەونەوە. جا سەرنج بدەن خۆشەویستان. خوای گەورە فەرمووی لەعەلەکم تەتەقون. خوای پەروەردگار نەیفەرموو بۆ ئەوە ڕۆژوومان لەسەر واجب کردوون تاوەکو برسی ببن لەعەلەکم تەجوعون. نە، خوای پەروەردگار فەرمووی لەعەلەکم تەتەقون تاوەکو فێری تەقوا بن. کەواتە یەکێک لەو دەرسە جوانانەی کەوا ئێمە لە ڕۆژوو وەری دەگرین، یەکێک لەو پەیامە جوانانەی کەوا ڕۆژوو فێرمان دەکات، فێری چمان دەکات؟ فێری تەقوامان دەکات. تەقوا چییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە چەند ئاەتێکە لە قورئانە لە حەدیسی پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە چەند ئاەتێک ئیشارە بەمە کراوە. تەقوا چییە؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕۆژێکیان لەناو سەحابەکانە دانیشت بوو، نصيحة وآموشگاری صحابەکانی دەکرد. پێغەمبەریان صلی الله علیه وسلم سێ جار فەرمووی التقوى ها هنا، ئیشارەی بۆ سینگی کرد، فەرمووی التقوى ها هنا التقوى ها هنا، سێ جار ئیشارەی پەنجی مبارەکی پێغەمبەری خوا بۆ سەر دڵی مبارەکی صلی الله علیه وسلم فەرمووی تەقوا وا لەناو دڵتاندا، وا لەناو سینگتاندا. تەقوا بریتیە لە خەوف و حەیا و ترس لە خوا. ئەتوو کەست لەلا نییە، کەس ناتبینێ، لە ژوورێکا دانیشتووی، معاملەیەکت بۆ ڕێک دەکەوێت، بەتایبەت لە ڕەمەزانە دەتوانی زیادی بخەیتە سەرێ، دەتوانی قۆڵی بەرامبەرەکەت ببڕی، دەتوانی سەیری ئەو وێنە خراپە بکەی،
سيري أو شتخرابة بكي كوالا موبايلة كدا بلام تقوى أوي كوالا ناو ضلطا خوفك وحياك وشرمك وخشوعك وتواضعك وخضوعك لناو ضلطا جيقر دبيت دل يا الله إني أخاف الله أي پروردگار من لتو ترسم إني أخاف الله ولمن خاف مقام ربه جنتان خواهي پروردگار فرمي هر کسيك لمقام عظمته شكوي إما شرم كات كاتي گناحي كي بورك دكويد چاوي لي دچوقينيتو سري نزم دكاتو شرم وحياة لخوا دكات خواهي پروردگار فرمي بو أو جورة كسانا كخاواني أو ترسو تقوى وخشوع بن پروردگار فرمي إما لبهشتا دو باخي قوريان پيدا بخشين دو باخي قورا كأما لدنيا چند حزمان لي باخيك مان هبيت بچين تيدا إصراحت كين كيلغيك مان هبيت بچين تيدا آرام بگرين بلان بو أواني كوا خاوني تقوان خاوني ترسن لخواي پروردگار خوا لبهشتا دو باخي خوش و قوران بو آماده دكات كواتا أو روجوي كوا إما ديگرين أو روجو فيري أو تقوى أمان دكات فيري أو تقوى أمان دكات لحديث پیغمبريان صلى الله عليه وسلم فرمي كل عمل ابن آدم له إلا الصوم لي وأنا أجزي به خواهي پروردگار فرمي هم مكرداركاني بني آدم مروف كديكات لخوا پرستيكان ولجيانيا هر كردارك ديكات پیغمبري خواهي فرمي صلى الله عليه وسلم الحديث قدسي أخوي برقادة فرمي همو كرداركاني مروف كأنجامي دادات لچاكو ولأخوان برستيا همو بخويتي إلا الصوم إلا الرجو نبي أخوي برقادة فرمي رجو بو منه وأنا أجزي به رجو بو منه وهر خوشم پاداش لكي أدموا سبحان الله لبر چی لبر اوی او روجوا خوای پروردگار بو چی تنها بو خوی پاداش دکې دیاری دکا لبر او پیوندی به چی ویا پیوندی به تقوا ویا پیوندی به دڵێک هەیە ئەو دڵا تەواو خۆی یەکلا کردوتەوە دڵە خوا یا من ئەو ڕۆژووی بۆ تۆ دەگرم خۆ دەتوانی ئێستا تۆ لە ماڵە کەس ئاگای لێ نەبێ ئەگەر مەسەلەکە شەرم و هەستکردن بە چاودێری خوا نەبێ و مراقبەی خوا نەبێ ئەتوو دەتوانی بۆ خۆت لە ماڵەوە دانیشی کە ماڵت شۆر بچی لە ژوورت تێر ئایا بخۆیتەوە کەس ئاگای لێ نییە مەسەڵەن وەکو ئەگەر حەزت لێ بێت لەبەر چاوی خەڵک دەتوانی ڕۆژوەکەشت بەتاڵ بکەیتەوە بەڵام ڕۆژوو فێری تەقوامان دەکات ڕۆژوو فێری ئەوەمان دەکات کە خوا لە هەموو کاتێکە ئاگای لێتە لە هەموو کاتێکە چاودێریت دەکات تا لەبەر ئەوە ئێمە بەڕاستی دەبێ فێری ئەو تەقوایە بین کە لە ڕۆژووە داوامان لێکراوە لە ناو ڕەمەزانە خۆمان تۆک مەکەین لە هەموو هەڵس و کەوت و کردارەکانمانە گۆڕانکاریمان بەسەر بێت بۆ ئەوەی لە دوای ڕەمەزان کەسێکی کامڵمان لێ دەرچێت ئینشاءڵڵا لە شەوەکانی تر بە پێی مەجال ئینشاءڵڵا شەوێک ناشەوێک دێنە خزمەتان باسی ئەو دەرس و عیبرەت و پند و ئامۆژگاریانە دەکەین کەوا لە ڕۆژوو فێری دەبین وەکو ئیخلاص وەکو صدق وەکو مەحەبەت و خۆشەویستی وەکو تەواضوع لە بەرامبەر خوایە زۆر شتی تر هەیە کەمە لە ڕۆژوودا ئەحکام و ئەسرار و نهێنی زۆر هەیە لە ناو ڕۆژووە کە تا ئێستا ئێمە هەستمان پێ نەکردووە